لە پاش ناوبڕەکەەوە جارێک سلااوان لەبێت ئێمە بەرداوامین لەسەر جلوبەرجی خوێندکاران و خوێندگاکان لەگەڵمان نابن. من قاتێکم کڕیوە لە مەکتەب بای 25,000 بەڵام زۆر گرانە. ئێمە ئێستێگەڕێنە چرەکەی دەستیشمان ناکەێت لێرەژەڵە بە 90,000. ئەی بۆ قانونێدانانێن مامۆستاکان بیبن لە مەکتەبەکانە تۆزیقیکەن بەسەر تەلەبەکانە. ئەوە زانیە. فۆزا و قەرەباڵخێکە ئەوەیە تەلەبەیەک خۆی بێت بڵێن دایکی لە دەرەوە بۆستێ خۆی بێ و قەرەباڵخە دروست نابێت. لە مانگی 6 جل ثابت کرێ مۆدل چییە؟ بە خەڵکەکە بوترێ ئێستراحەت لە مام هاوینە بێت و لەم دوکانەش مۆدلی خۆی بکات و بەس چێ با پلان هەبووە. بەڵام حاڵ نییە بۆ یا لە مەکتەبەکان بۆیە بازارە گەورە بۆ دوکان دوسێ دوکانی تریان کردێتەوە بۆ جلەکان. تقريبا نص ساعة بين نص ساعة وعلاش كمان بخوج لكان أمانة يعني نابرد أو بهمو بالاني نابد أو بالاني يعني فيسبوك بالاني ناكا جل أمانة بريانك باتوس تشاورب كان كاتمان زين روش هالبجار والله بهالبجارني جوانا كان يعني أو هموي نابد بس أو كسيكة جلك أكرت أتواني بتشرو أو هموي نابد والله استا أبوه دابش كان كرده بسر چند دوكانك استا ام زور ناخوش ابو ام همو من ليك دوكانين برمانك ابو بيشتر لا دوكانك ابو بباس لمكتبو ان بردينو لا او شو نتاقي معنا كل برمانا كردو ببي قياسي بر يخومان بيانينو اروشتينو بمكتب لا انا تربيه وقراريه يعني تربيه ابد يا مكتبك ياخذ مكتب ياخذ تربيه بالنسبه ام جلو برگەوە خەر ئێمە نیمان لە شوێنەکانی کێشە فرۆشێ بەس بەڵام ئەلەکسەری فۆزا و قەرەباڵخێکە ئەوەیە تەلەبەیەک خۆی بێت بڵێن دایکی لە دەرەوە بۆستێ خۆی بێ و قەرەباڵخە دروست نابێت بەس ئێستا حالێن تەلەبەی تایە سێ کەسی لەگەڵایە بۆ 4 کەسی لەگەڵایە قەرەباڵخێکە زیاترەکەوێتەوە سەر ئەوە تێگەی ئەگین بەو شێوەیە قەرەباڵخی نییە ئەمجا ئەوەڵی بدایەتی مەکتەبیشە لەبەر ئەوەیە زیاتر قەرەباڵخێکە ئێمە هەواڵی ئەومان پێگەشت نەک لە دوکانێکی ئێوە لە هەنێ شوێنە کاتچین چاپێکوتیمە لەگەڵا کردوون نرخی جلوبەرجی مەکتەب بە 90,000 نارە لێرە بە 15,000 نارە ئەم جیاوازیە چییە؟ وەڵی ترەوە ئێمە خۆمان کابرا وجدانی خۆی ئێستا تۆزە لەمە پێش ئافرەتێکا و هێلەکێکی پێبوو هێلەکەکە بە هینە کڕیبووی بە 13,000 کڕیبووی ئێمە این بە 8,000 هەستەکەی هەموو کەسێک توانای ئەوەیە بکرێت بیسە تەلەبە هەیە هاتووە پارەی پێ نەبووە 5 قات 6 قاتی ماوەتی چی بەخۆڕایی ئەرە وەڵڵا تێدی بۆم ناکڕێەوە ئەزەکەم ئەوەیە ڕێک مامۆساقیشی هینمان هەیە لەگەڵ مامۆساقانە ئەڵەوە فەقیری یارمەتی بە مەکتەبەکە پاری ئاەتیان ئێوە خۆتان تەسامحی ئەوە خۆمان پاتۆک قەمیس زۆر یارمەتیمان ناوە خەڵکەوە بینێت لە زیابانی بینن با بمبینن من ئەوە چەند کەس هاتووە کە پارەی پێ نەبووە قاتەکە ماوەتێ لە خۆمەوە شتەکە نایشارمەوە بەس گوناحیشە من باسی وەژەکەم لەگەڵەوەشە بەڵامیتە بە گوێرەی خۆی بەڵام تەلەبەی ئازانیش سەیرەکەیت خاتی ئەکڕێت دەڕۆی لەبەریان نابێ یا تێگەشە یا توو هەڵا ئەچی کڕێ بە 1000 قەمیسێ بەڵام لەگەڵ قەمیسە چۆن فەرقی نییە ئەوە مارکێ چۆن فەرقی نییە قاتێکی کاملین بە 32,000 کابرا لە بازاڕەیە بە 100,000 بە 90,000 نازان ئەگەر لێرەش بیکڕێمە ئەگامان لێ نییە ڕۆژی تەلەبە ئەنێرە ئەیکڕێ ئەمە نازانین کاتچەنێک هەستەکەی هەموو خێزانەکە توانێک ئەم 32,000 تۆ ئەو 90,000 ئەو دوکانی تربات وڵی ئێمە ئەوەی هاتووە تومانە 32,000 نەوتوە کاکە بۆچی بۆنەیە بەس وەکوی کە بۆم باس کردیت لەمە پێشافرەتی هاو وتی بە هەردووکیان 43,000 پێیاوە دوو پارچە نەک 4 پارچەش لە مانگی 6 جل ثابت کرێ مۆدل چییە؟ بە خەڵکەکە بوترێ ئێستراحەت لە مام هاوینە بێت و لەم دوکانەش مۆدلی خۆی بکات و بەس چێ با پلان هەبووە پلان نییە ئێمە حازرە کاک هەموو مۆدلەکان بەڵێ ئێستا جلەکان هەمووی لێرێ بەس بەڵام مامۆستا پێینەوت بێ ینی اتفاقەکە ئەوەیە مامۆستاکان درەنگ قسەکەن داوای لۆگۆ جلەکەیەکەن لە ئەوە ئەکەن لەبەر ئەوەیە زیاتر جلەکان مەسەن مەسەن تۆ بۆ هاین ئەگە لاینا بکڕامانی 6 یامانی حەوت ئێستا تۆ زەوردە کۆنە بووە نا خۆ ناهاتی بۆ مەکتەب هەڵتەگروانی خەتای ئێوە نییە خەتای ئێمەش نییە
هەر خەتای هیچمانێ لەبەر شتەکە حازرە بەس بەڵام سەیریکە ها بەس من ئەمڕۆ پێم وتراوێنی ئەم دادێ جلی ناوێت تۆ جلی مەکتەب دەوێت ئەم جلی ئەوێت ئەوەیە مەسەلە جلی مەکتەب لەکوێ ئەمزانی بۆ خۆت مەکتەبیش نیم هاتوو ئێستا سەیریکە لێرە نیە ئەمە 1 2 3 4 6 کەس وەستاوە بەس ئەو کچەڵاکە بچن منە مناڵم پێ من خۆم مناڵەکەم بۆ کامیان تێ بۆم کچە بچووکە مەولەویە ئێستاش نازانم ئێرە ئەبیان چوو وەڵام تۆشە چی بۆ جێ؟ تۆ لەگەڵ شیعی لەگەڵ دایک مامەچ تا لە ژوورە ئێستا پێشەوەی کە خۆ بڕێتە ژوور دایک چۆتە ژوورە ئێ خۆ ڕێگە نییە ئەمەی جلانە لە مەکتەب تۆزە کرای باشتر نابوو با زۆر باشتریشە بوو پێشتر وابە بەڵام نازەمە سە وای لاتۆ نرخەکانیان لا چۆنە تۆ کوخێن کارێک هەستەکەم نرخانە باشن بوویتا باشن دکانمان پرسیبایی 90,000 دینارە ئەوە لەوانەیە بۆ کەسێک توانای نەبێ ئەو کات ناوەڵە 90,000 تەلبێکە توانێ ممکن کارێکە توانێنەوە مەگەر کەسێک زۆر لە بەرز بتوانێت هزارەکەش زۆر کەس زۆرە 40,000کەش بۆ بەعزە کەسێک زۆرە بۆ لێرە بە 40,000 من پار بە 40,000 کڕیم تر نازانم بۆ ئێستا 40,000کە بۆ بەعزە کەسێکیش زۆرە ڕاستە خۆش پارێش کەم سا من توانامێ لەوانەیەکی کە توانای نەبێ باە 40,000 بیکرە بەڵام لە هەندێک مەکتەبە یعنی وتیان ئەو کەسانی کە توانیان نییە ئەتوانن بێنە لای خۆمان قسە بکەن و کە ئەو کاتێکە لە مەکتەبەدا بەش کراوتی خۆمان بەیان ئەکەین پارێش بۆ شوێنەوە بۆ نمونە مەکتەبی کورسات هەیە ئەمڕۆ تەلەفۆنم کردوتم کاکە هێن لەوێ تەوزیعەکەی مامۆستاکەوتی مەمنوع ناتوانانی واللهی ئەڵێ لەبەرەوەی کە قەرەباڵخی ناو مەکتەبەکە دروستە بێت لەوانەیە کابرادەوە بهین بێ کێشەیەکی بۆ دروست بێ لە مەکتەبەکە لێرەش بەو شێوەیە قەرەباڵخی نییە تێگەی ئێستا ئەم کچە بێنە بڵێت چەند کەست لەگەڵایە دایکی لەگەڵایە خوشکێکی لەگەڵایە بەس خۆشی شتەکڕێ کەسی لەگەڵایە ئێستا من ئەم دارەمە جلەکردن بەڵام ئەوان مالۆ لادانا خۆمان هاتوێت تۆش خەڵکە لەگەڵ بەڵێ ئەوەیە مەسەلەکە قەرەباڵخێکە ئەوە نییە ئێستا هەمویان ئەو دایکانە هاتوون لەگەڵیان هیوایە 3 کەسی لەگەڵایە بۆ 4 کەسیشی لەگەڵایە ئەگینا خۆ قەرەباڵخێکە بۆ شێوەش نییە تێگەی ئێستا لە ژوورەوە سەیری ژوورەوەکە ئەو خوشکە جلەکڕێ دایکی لەگەڵایە بۆ نمونە ئەو خۆی خۆم مەڕۆڵا ئەڕۆڵا دایکتان لە دەرەدا بەر ناکەی خۆ خۆمان ئەومان کردووە لەوێ ڕێگەمان لەوە گرتووە کە خەڵک نێتە ژوورەوە خۆمان وەڵام لەگەڵ کچەمە هاتووم ئەوە سەیریکە ئەوە دایکی لەگەڵایە ئەوە دایکی لەگەڵایە بەڵێ خۆش بیا خۆبجی سپاس دادە تۆ کێو لەگەڵ بۆیە قەرەباڵخە لەبەری کاوانیش دایک بەڵێ منیش لەگەڵ کچەکە هاتووم ژوورەوە کچەکەم نێناوتە ژوورەوە بەڵێ ئەوەی کە گوێمان لێبوو ڕاکان جیاواز بوون کەسێک ئەڵێ نرخی شتومەکەکانی مەکتەب یاخود جلوبەرجی مەکتەب گرانە کەسێکی تر ئەڵێ شتێکی ئاساییە ئەم قەرەباڵخێش لەو لاوە بۆسێ کەسێک ئەڵێ ئەمە حاڵ نییە کەسێک ئەڵێ ئەمە بە پیلانی حکوومەت و وەزارەتی پەروەردەیە کەسێک تریش ئەڵێ خەتای خۆمانە ئێمە لە کۆتاییە هیواخوازین ئەو خوێندکارانەی کە ئێستا جلوبەرجی نوێکردن بۆ قوتابخانەکان و خوێندنگەکانیان بەیواین ساڵێکی خۆش و یاخود ساڵێک پڕ لە زانیاری و دوای سەرکەوتن بۆ مولایەکیان نەخوازین کاتێکی شادێک کتێبین خواتان لەگەڵ من قاتێکم کڕیوە لە مەکتەب بای 25,000 بەڵام زۆر گرانە ئێمە ئێستێگەڕێنە چەرەکەی دەستیشمان ناکەێت لێرەش لە بە 90,000 ئەی بۆ قانونی دانانێن مامۆستاکان بیبن لە مەکتەبەکانە تۆزیعیکەن بەسەر تەلەبەکانە ئەوە زانیە فەوزا و قەرەباڵخێکە ئەوەیە تەلەبەیەک خۆی بێت بڵێن دایکی لە دەرەوە بۆستێ خۆی بێ و قەرەباڵخێ دروست نابێت لە مانگی 6ەوە جلی سابت کرێ مۆدل چییە بە خەڵکەکە بووترێ ئێستراحەت لە مام هاوینە بێت و لەم دوکانش مۆدلی خۆی بکات و بەس چێ با پلان هەبووە وەڵام حاڵ نییە بۆیە لە مەکتەبەکان بۆیە بازارە گەورە بۆ دوکان دوسێ دوکانی تریان کردێتەوە بۆ جلەکان